بزوتنەوەی کرێکاری سیمایەکی خەباتکارانەتر بەخۆی دەگرێت. مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ناوەندە سەرەکیەکانی سەنعەتی ئێران لەوانە سەنعەتی نەوت، پێترۆشیمی، گاز، ڕێگەی ئاسن و مترۆ، وێڕای داخوازی ڕادیکاڵ و خەباتی ڕێکخرا و پەیگیری خانەنشینکراوان دژ بە بێمافی سیاسی و ئابووری سیمایەکی خەباتکارانەتری بە بزوتنەوەی کرێکاری بەخشیوە. لەو نێوەدا خەباتی کرێکارانی سەنعەتی نەوت و گاز و پێترۆشیمی ئێران ناڕەزایەتی ناوچەیی تێپەڕاندووە و پانتایی سەرتاسەری بەخۆی گرتووە. وەزارەتی نەوت زۆرێک لە چالاکی و پرۆژە نەوتیەکانی لە چوارچێوەی شرکەتی ژێر شاخەی ئەم وەزارەتخانەیە لەوانە شرکەتی ملی نەوت، شرکەتی ملی گاز، شرکەتی ملی سەنایعی پێترۆشیمی و شرکەتی ملی پاڵاوتن و بەشی بەرهەمهێنانی نەوتی بە پەیمانکارە خصوصیەکان سپاردووە. ئەم شرکەتانەش چەند بەشێک لە کارەکەیان بە پەیمانکارانی دەستی دووهەم و هەروەها دامەزراندنی پێرسۆنەڵیان بە شرکەتە پەیمانیەکانی دابینکردنی هێزی کار سپاردووە. نوێنەری هەندێک لە کرێکارانی پەیمانی ڕۆژی سێشەممە 19 مانگی ڕەشەمە خۆیان گەیاندە پایتەخت و لە بەرامبەر مەجلیس دەستیاندایە کۆبوونەوە و لە ڕێگەی بەرزکردنەوەی پلاکارد و نووسراوە خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. ئەوان لە بەرامبەر هەوڵی دژە کرێکاری کەسانێک کە دەیانویست خەباتی ئەم کرێکارانە بخەنە ژێر کنترۆڵی ئوسوڵگەراکانی مەجلیس و هێزە ئەمنیەکان نووسیان، ئێمە کرێکاران بەردەوام ڕامانگەیاندووە کە بە شوێن هیچ باڵێکی حکوومەتەوە نین و خوازیاری وەدی هاتنی خواستەکانمانین و چیتر ئەم بارودۆخەمان بۆ تەحمل ناکرێ. ئەم ڕۆژ قسەی ئێمە هەر ئەوەیە. ئەم کرێکارانە لە درێژەدا کردەوەی دژە کرێکاری نوێنەرێکی ساختەیان ئاشکرا کرد و نووسیان نەسیحەتی بۆ ئێمە کرێکاران ئەوەیە کە هەست و سۆزمان کنترۆل بکەین و لەم پراوێزانە کە هێزە توندڕە و سەرەڕۆکان بۆمانی دەنێنەوە خۆ بە دوور بگرین. بێگومان مەبەستی لە کەسانی توندڕە و ئێمە کرێکارانین کە دەڵێن نەتەنیا دەبێ حەقدەستەکانمان زیاد بکرێ، بەڵکو پێویستە قەراردادە کاتیەکانیش بۆ دایمی بگۆڕدرێن و دەستی پەیمانکارانی زەروسفەت و مفتەخۆر لە ناوەندە کرێکاریەکان کورد بکرێتەوە. کرێکارانی پێشڕە و لە هیدایەتی مانگرتنی هەزاران کەسی و یەک مانگەدا کە لە مانگی گەلاوێژی 98ەوە دەستی پێکرد بەرەبەرە گەلێک تاکتیکیان بەکارهێنا تا هێزی کرێکاران لە کۆبوونەوەکاندا بە فیڕۆ نەڕوات. بۆ نمونە ئەوان ڕێگەیان بە کرێکارانی خێزانداردا تا بە شێوەی کاتی و تا ڕاگەیاندنی دواتر بگەڕێنەوە لای بنەماڵەکانیان. ئەوان هێزی کرێکارانیان بەرەبەرە هێنایە مەیدان. چالاکانی جێگەی متمانەی کرێکاران لە قۆناغێکی مانگرتنی یەکمانگەدا کرێکارانیان لە 50 ناوەند و لە 10 ئوستان بە شێوەی هاو ئاهەنگ هێنایە مەیدان. ئەم هێزە ڕێکخراوە خاوەنکاران و بەرپرسانی دەوڵەتی ناچار کرد تا ڕێگەی سازش بگرنە بەر و وادە و بەڵێنیان پێ بدەن و بەشێک لە خواستی ناڕازیان لەوانە زیادکردنی هەقدەستەکان جێبەجێ بکەن. کرێکارانی پەیمانی لە دووهەمین بەیانیەدا کە بڵاویان کردوەتەوە داخوازیەکانیان بەم شێوە فۆرمولە کردووە. یەکەم، هەقدەستەکان هەزینەی ژیانمان دابین ناکات و پێویستە بڕواتە سەرووی هێڵی هەژاری ڕاگەیەندراوی دەوڵەت، واتە سەرووی 12 ملیۆن تمەن لە مانگدا. هیچ کرێکارێک نابێت لەم بڕا کەمتر وەربگرێت. دووهەم، لە پێناو دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و ڕێگری لە دەستدرێژی خاوەنکارانی مفتەخۆر بۆ سەر ژیانمان پێویستە قەراردادی کاتی و پەیمانی بە قەراردادی دایم و ڕاستەوخۆ بگۆڕدرێت و پاسکاری ئێمە کرێکاران لە نێوان خاوەنکارانی مفتەخۆردا کۆتایی پێبێت. سێهەم، پێویستە حەقدەستەکانمان هەموو مانگێک لە سەری وەختی خۆیدا پێ بدرێت و قەرزەکانمان لە هەموو شوێنێک دەست بەجێ بدرێتەوە. چوارەم، ئێمە کرێکارانی غەیرە ڕەسمی پێویستە لە خزمەتگوزاری بێبەرامبەری دەرمانی بەهرەمەند بین و هەروەک هاوکارانی ڕەسمی ئێمە ڕایان گەیاندووە ئاستی ببردرێتە سەرێ. بە تایبەت پرۆتۆکۆلی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ویروسی کوشەندەی کۆرۆنا لە هەموو ناوەندەکان بەڕێوە بچێت و ئیمکاناتی پێویست و بەخۆڕایی بۆ پێشگیری لەم پەتایە بخرێتە ئیختیار هەمووانەوە. ئێمە کرێکارانی نەوتیش هاودەنگ لەگەڵ هەموو کرێکاران، خانە نشینکراوان، معلمان و بەشە جۆرا و جۆرەکانی کۆمەلگا ڕایدەگەێنین کە واکسنی ستاندارد پێویستە بکردرێت و واکسناسیۆنی بەخۆڕایی و بە دوور لە هەر چەشنە هەڵاواردنێک لە ئاستی سەرتاسەریدا بخرێتە ئیختیار هەمووانەوە. پێنجەم، پێویستە کەش و هەوای ئەمنیەتی
لە ناوەندە نەوتیەکاندا کۆتایی پێبێت. مافی ڕێخستن، مافی کۆبوونەوە، مافی ناڕەزایەتی لە زمرەی مافە بنەڕەتیەکانی کرێکارانن. لە کۆتاییدا تاکید دەکەین کە یاسا تایبەتە ئابوووریەکان کە ناوەندەکانی نەوتیش دەگرنەوە لە زمرەی ئەو یاسایانن کە گوشار و کۆیلێتیان لەسەر ئێمە کرێکانان تونتر کردوەتەوە. ئەم یاسایانە بە تەواوی دەبێ هەڵوەشێنەوە و دەستدرێژی بۆ سەر ژیان و گوزەرانی ئێمە کۆتایی پێبێت. گشت ئەوانەی باسییان لێکرا خواستی یەکگرتوانی ئێمە کرێکارانی ڕسمی و غیرە ڕسمیە لە ناوەندە نەوتیەکاندا. پێویستە لە مانگرتنی دواتردا هەمومان لە دەوری ئەم خواستانە کۆ ببینەوە و لە هەنگاوی یەکەمدا لەسەر بردنە سەرەوەی هەغدەستەکان بۆ سەروی 12 ملیۆن تمەن پێداگری بکەین. هەمووی ئەم نیشانانە ئەوەمان پێدەڵێن کە خەباتی چینایەتی ڕۆژ بە ڕۆژ خەریکە زیاتر خەسڵەتی سەرتاسەری بەخۆ دەگرێت و ئەم بابەتە لە سەردەمی دەسەڵاتدارێتی کۆماری ئیسلامیدا بێوێنەیە. ئەم ڕژیمە لە بەرامبەر خواستی کرێکاراندا هیچ شتێکی بێجگە لە دانی بەڵێنی بێبنەما و بەکارهێنانی ئامرازی سەرکۆد لەدەستدا نییە. خەباتی ئەم کرێکارانە لە پەناباقی کرێکاران و خانەنشینکراوان سیمایەکی خەباتکارانەی بە بزوتنەوەی کرێکاری بەخشیوە.